جیاوازی چینایەتیە لە هەموو وڵاتێکە هەیە ئەم جیاوازی چینایەتی تەنها لە هەرێمی کوردستانە نییە بەڵام لە هەرێمی کوردستانە قوڵ بووەتەوە سیستەمی سەرمایەداری هەر هەمووانی خەرق کردووە تێگەی ئەوان سیستەمی سەرمایەداری پێڕەوەکەن ئەوان هاتوون ئێمە ئەخینکێنن بۆی خۆیان زیینو بن دوو کەس مەلەوانیەکەن بەیەکەوە تێگەی یەکێکیان مەلە نازانێ یەکیان مەلە ئەزانێ ئێمە میلەت مەلەوانەکەین ئەوانیش مەلە نازان ئەوان لەسەر پشتی ئێمە بۆی ئێمە بخینکەین و ئەوان خۆیان لەسەرەوە بمێنەوە زیینو بن ئەوان 40,000 بۆ ئەوان هیچ نییە بۆ حکوومەتی هەرێم 7 ملیار دینار هیچ نییە ئاسانە بۆ ئەوان بەڵام بۆ ئێمەی تەلەبە 40,000 و 60,000 زۆرە هیچ چارەسەرێک نییە بۆ نەهێشتنی جیاوازی ئەم چینایەتیە چونکە هەتاوەکو ئەمانە سەردار و سەرگەورەی ئێمە بن هەتاوەکو ئەمانە پێشڕەوی ئێمە بن هەتاوەکو ئەم حکوومەتە باوکی ئێمە بێ کە 1000 باوکی وام هەر ناوێ باوکی وام بۆ چییە ئەمە باوک نییە باوە پیارێ من باوکێکمەیە بەڕاستی باوک بێ باوکێکمەیە کە من خوێندکارم بێ لەگەڵ مابێ کە من خوێندکارم لەگەڵ دڵ مابێ کە من 4 ڕۆژی در ئەڕۆم لە مەکتەبێکە ئەمەوە بە مامۆستا دەرس بە تەلەباڵێمەوە تەلەبە پێگەێنم خوێندکار پێگەێنم بەڕاستی وەکو خوێندکار تەعاملم لەگەڵا بکات دڵم نەڕەنجێنێ داواکاریەکەم هەیە جێبەجێکە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەم پارەیە دابینکات و دەرماڵە بدا دەرماڵە تەسیرێکی زۆری هەیە بۆ سەر خوێندکار ئەوان خۆیان لە ڕەفاهیەتە ئاژین ئەوان کێ بە میلەت نادەن ئەوان حساب بۆ میلەت ناکەن ئەوان بەلایەنەوە گرنگ نییە میلەت چۆن ئەژی چی ئەکا چی ناکە ئەوان تەنها گیرفانی خۆیان تەنها گیرفانەکەیان پڕ بێت هیچ شتێکیان نایە ئەوە هەموو پارەی دەرماڵە لە ماوەی ساڵێکە لە ماوەی 1 ساڵی تەواوە کە 8 بۆ 9 مانگی خوێندنە بۆ حکوومەتی هەرێم بۆ وازانی زۆرە تەنها پارەی 1 ڕۆژی مەرزی باشماخە تەنها پارەی 1 ڕۆژی مەرزی ئیبراهیم خەلیلە بۆ ئەوان زۆر نییە بۆ ئەوان هیچ نییە تەنها پارەی 1 ڕۆژی مەرزی ئیبراهیم خەلیلە 1 ڕۆژی ئیبراهیم خەلیل زیاد لە 7 ملیار دینار پێیا ئەکا ئەی بۆچی نایەت بیداتەوە بە میلەت ئەوە شەگەرێتەوە بۆ خۆی چونکە ئەو تەنها بۆ مناڵەکانی خۆی کە نێرێتە دەرەوە وڵات بۆی خوێندنەوەکەن کەچی ئێمەش لێرەوە بۆ حاڵەوەی خوێندنەوەکەین و داهاتووشمان هەر لە ماڵەوە بێت بۆ ئەو دەسەڵاتە گەڕێتەوە کە تەنها هەموو شتێک بۆ خۆیانەکەن و مافی ئەم خەڵکیان خواردووە بەڕاستی ئەم میلەتش کە خەوتووە هەر بە ئاگا نایەن پێویستە هێزێک هەبێ وایان لێ بکات کە بە ئاگا بێنەوە میلەتێک کە بەڕاستی لەم بارودۆخەدا خەوتون پێویستە بە ئاگا بهێنرێنەوە تەنها بۆ ئەم میلەتەیەوەکەن کە چی بۆ خۆیان هەموو شتێک دابینەکەن و دامەزراندن و هەروەکەوەی کەوتم مناڵەکانی خۆیان بۆ خوێن بۆ دەرەوەی وڵاتە نێرن کەچی بۆ ئێمە هیچ شتێک ناکرێت چونکە ئێمە وایان زانێت کە بێدەسەڵاتین بەڵام هەمومان لێرە کۆبوونێتەوە بۆی داوای مافەکانی خۆمان بکەین و بەردەوام بینە ناوەستین هەتاکو داواکاریەکانمان جێبەجێکەن ئەم وڵاتی ئێمە ئەگەر چینایەتی تیانە وای ئەبم جۆرە ئێستا نابوو هەر دیارە ینی لە هەر کوچە بۆ سیرکەی لەم وڵاتەیە چینایەتێکی زۆر هەیە ینی بۆ نمونە دەرماڵێکی بەسیت کە مانگی 6,000 بە خوێندکاری ڕاوا نابینن بەڵام مناڵی مەسوولەکان ئەوانە لە چ ژیانەکان ینی چۆنڵی دەهاتەکان هەر دیاری نەکرا ئەسڵان تا ئێستا سەیری ئەم وڵاتەکەی لە بچکردنی شتەوە تا گەورەشتنی شتی کێشەیە حکوومەت بێباکە ینی ئەگەرەکو ما بڵێن ئەم دەرماڵی ئێمەشی هەلکی چەنەها کێشەی کە هەیە ینی زۆر خاو بە دەمەوچوونی کێشەکان حکوومەت نازانم ینی بڵێم حکوومەت هەر لەلای ئەوانە ینی چۆنڵی بێباکەن چینی خۆیان مهمەوەی چینی خۆیان باشی بڕوە ئەتر هەژار چۆنەژی چۆن ناژی مناڵی فەقیری چۆنەژی چۆن ژیان بەڕێەکە گوێ پێێنیانەوە